البته بەداخەوە ئەمڕۆ کۆمەلگای نێودەوڵەتی لۆژیکی هێز کۆنتترۆڵی کردووە و زلهێزەکانی دنیا بەرمەبنای بەرژەوەندیەکانی خۆیان بڕیارەدەن و کاردانەوەیان هەیە هەرچەندە زۆر ڕووداوی وا لە دنیای ئێمە بۆ گەلانی ژێردەستە و زڵم لێکرا و ڕۆدەن کە مای لەسەر وەستانن و ئەگەرەوەی دیعایانەی کە لە دنیاە بۆ مافی مرۆڤ و دیموکراسی و سەروەری بەشەرەکرێن ڕاست بن دەبوو و دەنگهاتنیان بەرامبەر بکرێ ئەوەی کە کەجەکە و هێزەکانی دیکە لە باکوور لە بەرابەر بەکارهێنانی چەکی کیمیاویدا لەلایەن تورکەوە بانگەوازی بۆکەن بەداخەوە کە گوێیەک لەو دنیایان نییە بیبیسێەوە کاردانەوە بەرامبەری بنوێنێ بۆیە ڕاستیەکەی ئەوەی لەم دنیاەدا ڕۆداوەی لە دنیای ئێمەدا ڕۆداوەی زلهێزەکان پیادەیەکەن ماینەنگی و شوورەیە بۆ مرۆڤایەتی دەبێت کاردانەوەی هەبێ بەرامبەر هەموو و لێقەومان و مەسات و بەدبەختیانەی کە بەسەر گەلانی ژێردەستەوە لە نێویاندا میلەتی ئێمە و گەلی ئێمە هاتووە لەم نێوانەشدا بەکارهێنانەوەی چەکی کیمیاوی وەکەوەی 30 ساڵ پێشتر یا زیاتر لە هەڵەبجە ڕوویداوە کۆمەلگای نێودەوڵەتی لێی بێدەنگە هەر هەمان سیناریۆمان بە بەرچاو دێنێتەوە لە سەروەختی کیمیابارانکردنی هەڵەبجە و ناوچەکانی دیکەدا لە باشوور ڕوویاندا ئەوەی لە باکووریش ڕۆدا بەداخەوە درێژکراوەی و سیاسەتەیەوە گەلانی دنیا وەک پێشتر و لە سەرتاوە ئاماژەم پێداوە زلهێزەکانی دنیاوەوانەی بڕیاری نێودەوڵەتیان بەدەستە ئەوەی کە ئەیان جوڵێنێ بەرژەوەندیە تایبەتی و نائینسانیەکانی خۆیانە من پێم وایە گەلی باشوور گەلێکە ویژدانێکی زیندوی هەیەەوە گەلێکە زۆر پەیوەستە بە باکوور و پارچەکانی دیکەی وڵاتەوە بۆیە لە ئاس لە وەختێکا کە جینایەتەکە بە حەجمی خۆی بە گەلی ئێمە بناسیێنرێ من پێم وایە کاردانەوەی میلەتی ئەمە کاردانەوەیەکە بێکە لە ئاستی گەورەی تاوانەکە بێ وەکو زانراوە و پشتڕاست کراوەتەوە کە لە ئەم ساڵی ڕابردوودا دەوڵەتی فاشیستی تور زیان لە 300 جار چەکی کیمیاوی بەکارهێناوە لە ناوچە سنوورەکان و دژ بە گەریلا و دژ بە خەڵکە مەدەنی و تەنها دژ بە سروشتی کوردستانیش و ئەو 300 جارە زیانی گیانی و زیانی مادی و زیانی ژینگەی زۆری لێ کەوتوتەوە و ئەوەی جێگای داخ و تێڕامانەکەوە تۆ بۆ دوای 300 جار بەکارهێنانی چەکی کیمیاوی دوای 300 جار بەکارهێنانی چەکی کیمیاوی ئەبینین یەک ڕێکخراوێکی نێودەوڵەتی هەم چی ناوخۆی بێت چی دەرەوەی بێت و لە هەموو بوارەکانی هەم ژینگە پارێزی و هەم تەندروستی و هەم ڕێکخراوە نێودەوڵەتیەکان سێرەکەین نەهاتوونە بچنە و جێگایانە و دۆسیە بکەن لەسەر و پرسانی کەەوە ئەو ناوچانە کیمیاباران کراونە بۆیە ئەمای گەڕێنەوەکەوە دەوڵەتی فاشیست و لۆبیەکی جیهانی دروست کردووە بەرامبەر بە قەزەی کوردی و تەعتیمێکی ئەعلامی و ڕێکخراوەی بەرامبەر دۆسی کورد دروست کردووە بۆ ئەوەی هەرچی قەتڵ و عامێک بکات لەژێر باڵی خۆیان بمێنێتەوە کەس پێی نەزانێ یعنی ئەمە شەرمە تۆ لە ئەمڕۆ لە سەدەی 21 ئەبینیت کیمیایی بەکار چەکی قەدەغەکراوی کیمیایی بەکار بهێنن بەڵام کەس نێتە جوابیان هیچ ڕێکخراوێکی نەجیهانی و نەناوخۆی نێتە جوابیان ئەمە بۆ خۆی جێگای سەرسوورمان و جێگای پرسیارە لە ئێستادا لای هەمووان ڕوونە کە ئازانین وەزعی سنووری هەرێمی کوردستان بە تایبەتی ئێمە کە سنوورێکمانەیە لەگەڵ باکووری کوردستاندا بە وەزعێکی ناهەموارتی ئەپەڕێت کە بە بەردەوامی تۆبارانی ئەو سنوورانە ئەکرێت خەڵکی سڤیل ئەکرێتە قوربانی تەنانەت کارگەیشتوتە ئەوەی کە چەکی کیمیایی بەکارهێنراوە ئەوە لای هەمووان ڕوونە تەنانەت ئەوە گەریلاش داوای کردووە کە لیژنەیەک لە ئاستی نێودەوڵەتی و ناوخۆیشە پێک بێنێت کە بزانێت حکوومەتی تورکیا کە چەکی کیمیایی بەکارهێناوە بۆ ئەوەی ئەو ڕاستیە بۆ هەم بۆ وڵاتی خۆمان و هەم بۆ جیهان ئاشکرا بێت کە وڵاتێکی وەکو تورکیا وڵاتێکی داگیرکەرە بۆ ئەوی چیتر واز لە داگیرکاری و لە ناوبردن و قاتوقڕی میلەتی کورد بێنێت هیوادارین لە ئاستی نێوخۆیی کوردستانیشدا چیتر بێدەنگی نەنوێنن بەڕاستی وەزعی سنوورەکانی ئێمە و خەڵکی سیڤیلی ئێمە لە وەزعێکی خراپدایە بۆ ئەوەی بتوانین وڵات و ناوچەیەکی ئارام دروستکەین پێویستەکە هەمووان یەکدەست و یەکەڵوێست بین بە تایبەتی لایەنە سیاسیەکان لە ئاستی ئەم جۆرە پرسانە بێدەنگ نەبن و هەڵوێستی خۆیان بنوێنن بۆ ئەوەی چیتر خەڵکی ئێمە لەمە زیاتر نەبێتە قوربانی وڵاتانی داگیرکەر و ناوخۆش بالفعل بە تایبەتی لە ناو ئاستی ناوخۆیی کوردستاندا پەردەپۆشی ئەم وەزعانە ئەکرێت بۆ ئەوەی جیهان نێتە سەرخەت ئێمە وەکو چالاکوانان لە گەرمیان لە هەرێمی کوردستان بەتوندی بەڕاستی ئیدانەی ئەو چەکی کیمیاوی ئەکەین کە لە ناوچەکانی هەرێمی کوردستان ئەدرێت چونکە ماوەی ساڵێکە زیاتر با بڵێن یان نزیکەی
400 جار چەکی کیمیاوی بۆ ئەو ناوچانە تورکیا بەکاری هێناوە ئەمەش لە ڕووی ئەخلاقی و لە ڕووی ئینسانی و لە ڕووی یاسایەکی نێودەوڵەتیەوە ڕێگە پێدراو نییە چونکە ئێمە وەکو هەرێمی کوردستان ناوچەی هەڵەبجەمان هەیە کە لە ساڵانی ڕابردوو هەشتاکان کە بەرچەکی کیمیاوی کەوتون تا ئێستا ئەبینین ئەو ناوچانە ئاسەواری ئەو چەکە بەسەریانەوە ماوە و کێشەی جەستەیی و دەرونی زۆر زۆریان هەیە و تا ئێستا کێشەی ئەوەیان هەیە چارەسەر بکرێ و هەروەها ئەمە ڕێگە پێدراو نییە لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە بەداخەوە تا ئێستا ئەمە بە ئاشکرا لە هەرێمی کوردستان ئەم چەکانە بەکارە هێنرێ لە خەڵکە درێ زیانی مادی و معنەوی بە خەڵکە گەێنرێ کەچی تا ئێستا هیچ ڕێکخراوێکی نێودەوڵەتی هیچ جهەتێک تەداخلی ئەم کێشەی نەکردووە نەهاتووە بەدەنگی خەڵکی هەرێمی کوردستانەوە بۆ با بڵێن ڕێگەگرتن لە بەکارهێنانی ئەم چەکە بە تایبەت ڕێکخراوە نێودەوڵەتیەکان چونکە بەڵگە بەدەستەوە هەیە کە ئەم چەکە لە هەرێمی کوردستان بەکارهێنراوە.